لە کفری و گەرمیانیش نرخی بنزین وەک ناوچەکانی تری کوردستان بەرز بووتەوە. هاوسنووری ئەم شارە لەگەڵ ناوچەکانی ناوەڕاستی عێراقدا کە نرخی بنزینیان تیادا هەرزانترە لێرە ڕەنگی نەداوەتەوە. ئەم بەرزبوونەوەی نرخە لەم بەرەجەژنانە و لەناو ئەم قەیرانەدا بۆ خاوەن ئۆتۆمبیلەکان سەر ئێشەیەکی ترە و یەخەی پێگرتوون. بنزین گرانە و یعنی چەند کیلۆمەتر یعنی لەم ئینەقەوە دوورە لە کارێزەوە کارێز 450 لێرە بە 675 کڕین نۆرماڵیش ئەمە کەیشی دەرەجە باشەکەی بنزین باش محەسەنەکەی بە 800 دینارە. یعنی لەم قەیرانش داوا لە حکومەتی هەرێمی کورسانەکەین بەم ئیشا ئەڵسێتەوە و کارێ بکات بۆ شۆفێرەکان. ئێرەیەکێکە لەو بنزینخانانەی کە سەر بە حکوومەتی ناوەندە نرخی لیترێکی بنزین 450 دینارە. ئەمەش بنزینخانەیەکی بازرگانی سنووری هەرێمە و هەمان لیتری ئەو جۆری بنزین بە 600 دینار. نێوانی ئەم دوو شوێنەش تەنها 4 کیلۆمەترە. ئەم جیاوازی نرخ و گرانبوونەی بنزین هۆکارەکەی ئەو خواستە زۆرەیە کە لە سلێمانی و هەولێر لەسەر ئەم بنزینە هەیە. لە پارێزگاکانی سلێمانی هەولێردا نرخی بنزین گران بووە. خۆکاری بۆ دەگەڕێتەوە ئەوان کە بنزینی ئێرانی ناهێنن. ئێستا سەرچاوەکەی لێرە لە شاری کفریە بنزینی بەغداد لێرە بە قاچاق دێت. هۆکاریەوە دەگەڕێتەوە کە بنزین لە کفریش هەمان شت بەرز بۆتەوە. هەموو توجارەکانی سلێمانی دێن بنزین لە شاری کفری ڕادەکێشن بۆ سلێمانی و ئێمە خەڵکمان زۆر دواند لەسەر ئەم بابەتە. هەمویان داوا دەکەن نرخی بنزینی هەرێم و ناوەند هاوتا بکرێن. کەس بەڕەوای نازانێت لە نێوان دوو بنزینخانە یەک ناوچەدا هەر لیترێکی بنزین 250 دیناری جیاواز بێت. هەرزانەکە لە ناوەندە و گرانەکەش لە هەرێم. سامانکەرین کورد سات نیوز کفری.